دوای نزیکەی 35 ساڵ لە حکومڕانی خراپ دەستکەوتی چی بە خەڵک دەفرۆشنەوە، دۆنیگایە و لەگای دەدەنەوە کەچی دەکەنە منەت بەسەرمانەوە. ئەگەر جادەیەک پردێک یان پرۆژەیەک بە داهاتی ناشەفافی نەوت و ناوخۆ دروست دەکەن بۆ دەکەنە دەستکەوتی هەڵبژاردن. لە ماوەی 12 ساڵی ڕابردوو شکست لە دوای شکستیان بەسەر خەڵک هێناوە. لە باتی منەتکردن دەبوو داوای لێبوردن بکەن. لە نووسینی سەرتیب جەوهەر بانگەشەی هەڵبژاردننی کوردستان لە هی وڵاتان و میلەتانی دیکە جیاوازترە. ئۆپۆزیسیۆنەکەی خەریکی دروشمبازی بێکردارە. تەنها لە تۆڕی کۆمەڵایەتی دەیان بینین و گوێمان لێیان دەبێت هەر خەریکی بۆڵەبۆڵ و گارەگارن و ڕەخنە دەگرن بەبێ هەنگاوی کردارێکی. تا ئێستا نەیتوانیوە ببێتە بەدیل و ئەلتەرناتیڤی ئەم دەسەڵاتە کە بۆ خۆیان بەردەوام ڕەخنەی لێ دەگرن. دەسەڵاتدارەکەشی دوای نزیکەی 35 ساڵ لە حکومڕانیەکی خراپ بە دروستکردنی جادەیەک شەقامێک پردێک کە بە پارەی میلەت کردوویەتی دەیەوێت خەڵکی کوردستان شکرانە و سوپاسی بکات و دووبارە دەنگی پێ بداتەوە. لەم بانگەشەیەکێک هەڕەشە دەکات، یەکێکی دیکە منەت بەسەر خەڵکەوە دەکات، یەکێک جنێوان دەدات و یەکێکی دیکەش ئەمڕۆ بیستم دەیگوت هەرچی دەستکەوتی کوردستانە حزبەکەی ئەو نەبوایە نەدەهاتە دی. من نازانم دەسەڵاتدارانی ئەمڕۆی کوردستان پێناس و تاریفی دەستکەوت چۆن دەکەن. دەستکەوتەوەیە کە نزیکەی 35 ساڵە دەسەڵاتدارەتی کوردستان هەیە، بەڵام تا ئێستا حکوومەتێکی یەکگرتووی ڕێک و پێک نەبووە. ئەسڵەن 3 ساڵە کەس نازانێت پێناسی ئەم حکومڕانیە هەرێم چییە. ساڵێکە هەڵبژاردن کراوە، کەچی کەس نازانێت کەی حکوومەتی نوێ دروست دەبێت. بۆ ئەم حکومڕانیە ئێستا لە هیچ کونجێکی قانون و دەستور و منتەقی شەرعی جێگەی نابێتەوە. 35 ساڵە تا ئێستا هەڵبژاردنێک لە وادەی خۆی نەکراوە و بە خاوێنی بەڕێوە نەچووە. ڕەنگە دەستکەوتەوە بێت 35 ساڵە هێزێکی یەکگرتووی پێشمەرگە و ئاسایش و هێزانامنیەکانمان نییە، یان دەستکەوتەوە بێت کە ماوەی 12 ساڵە دەسەڵاتدارانی ئەم هەرێمە دەیان موچەی فەرمانبەرانی هەرێمیان بەناوی پاشەکەوت خواردووە و ئێستاش خۆیان لێ نەبان کردووە. ڕەنگە دەستکەوتەوە بێت کە نزیکەی 10 ساڵە پەرلەمانی کوردستان بە تەواوی بێ ئەرزش و بێبەها کراوە. لەمەدا هەم معارەزە و هەمیش دەسەڵات سوچبار و گوناهبارن، وەکەوەی هەردوو لا ڕێکەوتنیان کردبێت لەم وێرانەیە بێدەنگن. واگەرمە بەستیشیان لە دەستکەوت بریتی بێت لە پرۆژەی ریفراندۆم کە بەو هۆیەوە نزیکەی نیوەی خاکی کوردستان لە دەستچوو، ئەوە گوناهێکی گەورە دەکەن، چونکە ئەوان خەونی سەربەخۆی و گەیشتن بە کەناری ئارامیان بە خەڵک دەفرۆشتەوە. کەچی نەک نەیانگەیاندین بە سەربەخۆیی بگرە دوای ریفراندۆم شەڕی بەدەستهێنانی پۆستی سەرۆک کۆماریان دەکرد تاوەکو سوێند بخۆن یەک پارچەی خاکی عێراق بپارێزن. لە ماوەی 12 ساڵی ڕابردوو حکومڕان و دەسەڵاتدارانی هەرێم شکست لە دوای شکستیان بەسەر هەرێم و خەڵکی کوردستان هێناوە. دەبوو لە باتی منەتکردن ئێستا داوای لێبوردنیان کردبا. ئێستاش کە پردێک، جادەیەک، شەقامێک یان هەر پرۆژەیەکی دیکە بە بەشێک لە پارەی ناوخۆ و داهاتی ناشەفافی نەوتی کوردستان دروستی دەکەن، بەشێک لە داهاتی نەوتی ئەم میلەتە خۆیەتی پرۆژەی پێ دروست دەکەن. بۆ دەبێت شکرانەتان بکەن. چی پێویست دەکات بۆ هەڵبژاردن میکەنە مزایدە و بەدەستکەوت بە خەڵکی کوردستانی بفرۆشنەوە. لە کاتێکدا هەر پرۆژەیەک لەوانەیە ئێستا ڕای دەگەێنن دەبوو بەر لە 20 ساڵ دروستان کردبا، نەک ئێستا بیکەنە دەستکەوتی هەڵبژاردن و داوای شکرانەمان لێ بکەن. کوردگوتنی قەرزارباریشمان دەکەنەوە، کوردگوتنی دۆنی گایە و لەگای دەدەنەوە، بۆ دەیکەنە منەت بەسەرمانەوە. نووسەر و شاعیری فەلەستینی غەسان کەنەفانی دەڵێت يسرقون رغيفك ثم يعتونك منه كسرة ثم يأمرونك أن تشكرهم على كرمهم. كوليرەکەت لێ دەدزن، دوایی پارویەکت لە کولێرەکە دەدەنەوە، دواتر داوات لێ دەکەن سوپاسیان بکەیت لەسەر بەخشەندەییان.